أعوذ بالله السميع العليم من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. اللهم رب جبرائيل وميكائيل وإسرافيل فاطر السماوات والأرض عالم الغيب والشهادة أنت تحكم بين عبادك فيما هم فيه يختلفون اهدنا لما اختلف فيه من الحق بإذنك إنك تهدي من تشاء إلى صراط مستقيم. اللهم اجعل كل أعمالنا صالحة ولوجهك خالصة ولا تجعل لأحد فيه شيئا. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. اللهم إني أعوذ بك من أن أشرك بك شيئا أعلمه وأستغفرك لما لا أعلم. برایانی بەڕێز و خۆشەویست بینەرانی ئازیز سڵاوی خۆی پەروەردگارتان لێبێت. بەردەوامی لەسەر قسەکردن لەسەر بابەتی دیاردەی سوخۆری لە مامەڵە هاوچەرخەکاندا هێشتا لە سیمیناری هەشتەمان قسە لەسەر ڕیبای قەرض دەکەین. ئەو بابەتانی کە لە فەیسبوک و لە ڕێی تەلەفۆنەوە ئەم جارە هاتوون هەندێک برا لەی زۆر لەوە ئەکەن دکتۆر خالید ماوەی 5 ساڵە سولفەی عەقار هەیە بۆچی بێدەنگە ئێستا بۆچی قسەی لەسەرەکە واتە ئایا قسەکردنی ئێمە لەسەر سولفەی عەقار دوای 5 ساڵ لەم حکومە ئایا درەنگ نییە؟ من حەزەکەم بۆ بەڕێزانە بڵێم کە من هەرگیز بێدەنگ نەبووم لەسەر سولفەی عەقار لە هیچ کاتێکیشە. من لە دوو پێگەی زۆر سەرەکی لە سایتەکانی ئەنتەرنێت لە پێگەی ئیسلام پیک و لە دەنگی ئیسلامیشە لە بەرواری 26/3/2010 واتە نزیکەی 5 ساڵ لەمەوبەر من ئەم بڵاوکردنەوەیم لەسەر سولفەی عەقار بڵاو کردوێتەوە کە حەزەکەم هەندێک لە مقتەطفاتی بۆ ئێوەی بەڕێز عەرزکەم بۆ ئەوەی کە وازح بێ کە من هەڵوێستم جاران لە 26/3/2010 چۆن بۆ هەمان هەڵوێستم هەیەەوە نیشم شاردوێتەوە بڵاوم کردوێتەوە هەڵوێستی خۆم. بیدایەتی مەقالەکەم بەمە دەست پێ کردووە لەو ماوەیی پێشوودا و لەژێر فشارێکی زۆری لایەنە ئیسلامیەکانی ناو پەرلەمان و وەزارەتی ئەوقاف و یەکێتی زانایان و جەماوەر و خەڵکانی موسڵمان حکوومەتی هەرێم لە هەنگاوێکی ئیجابیدا بڕیاریدا بەلابردنی ڕێژەی لە 102 سەرپارەی پێشینەی خانوبەرە. هەرچەند ئەم بڕیارە لە سەرەداتا زۆر جێی دڵخۆشی خەڵکی بوو و خەڵکانێکی زۆریش دوای ئەو بڕیارە مامەڵەی وەرگرتنی ئەو پارەیەیان کرد کە پێشتر لەبەر خوا و لە ترسی بڕی سوودەکە وەریان نەدەگرت، بەڵام ئێستایشی لەگەڵدا بێت ئەو پارەیە کە وەک پێشینەی خانوبەرە دەدرێتە هەوڵاتیان لە ڕووی فقهیەوە گرفت و ئاڵۆزیەکی زۆری تێدای و پێویستە سەر لە نوێ پێداچوونەوەی پێدا بکرێتەوە و ئەو خاڵانی کە جێی گفت و گۆن و پێویستە لا ببرێن و چارەسەر بکرێن. من خاڵەکان یەکێک باسم کردو لەبەر درێژی نووسراوەکە ئێستا خاڵەکان ناخوێنمەوە. لە ئەخیرا وتومە و من لێرەدا وەکو بەرپرسیارەتێکی ئاینی و قیامەتی و بۆ وەڵامدانەوەی هەموو ئەو کەسانەی کە لە ڕێی تەلەفۆن و ئیمێڵە و داوای ڕوونکردنەوەی حکمی شەرعیان لەسەر ئەو مەسەلەیە کردووە و بۆ بەرچاوڕوونی ئەو خەڵکانی کە نایانەوێت سنوورەکانی شەرع ببەزێنن بە پێویستی دەزانم تیشک بخەمە سەر ئەو خاڵانەی جێی گرفت و ئاڵۆزین لە ڕووی شەرعیەوە. لە ئەخیرا ئەم هەموو ئاڵۆزیانە پێکەوە بە دڵنیاییەوە گرێبەستەکە حرام دەکات و پێویستە جارێکی تریش پەرلەمانی کوردستان بەگشتی و بەتایبەتی لایەنی ئۆپۆزیسیۆن و بەتایبەتی تر لیستە ئیسلامیەکانی ناو پەرلەمان و وەزارەتی ئەوقاف و یەکێتی زانایان و جەماوەری خەڵکی موسڵمان هەوڵێکی جددیتر بدەن بۆ لابردنی ئەو خاڵانە بۆ ئەوەی خەڵکی هەژار و موسڵمان بتوانن لەو بڕەپارەیە سوودمەند بن. کەواتە من 5 ساڵ لەمەوە پێش هەمان ئەو هەڵوێستانی کە لە 2015 ئێستا وتومە ئەو کاتە شەر وتومە و وازحیش بووم لە ڕێیەکە کەوتومە ئەمە کارێکی حرامە و شەرعی نییە کەس وەری بگرێ و هەندێک مامۆسایانی بەڕێزیشکەم تا زۆر من بە خزمەتیان گەیشت بێتم ئەمەم عرض کردوون و زانیویانە. باش خاڵێکی تر کە جێی قسە و باس بوو هەفتەی ڕابردوو بە مۆسایەکی بەڕێز ئیثاری ئەوەی کرد کە گوایە لە سعودیە مخالەفاتی مروری غەراماتی مروری ڕێگەی ئەوەی پێدرابێ کە مضاعف بکرێ و ئەمە بەڕیبا لە قەڵەم نادرێ. لە کاتێکا ئێمە لە تەکیفی فقهی ئەم بابەتەیە ئەڵین ئەگەر غەرامەیەکی مروری وجودی هەبێ کابرا تا مانگێک یا تا 10 ڕۆژ غەرامەکە نەدا دوای ئەم غەرامە بکرێتەوە جارێکی تر ئەمە ئەبێ بە قەرزێک کە فائیدەیەکی ڕیبەوی ئەچێتە سەر. ئەو فەرمی کە گوایە عولەمای سعودیە ئیجازی ئەمەیان داوە. من بە دوواداچوونم بۆ ئەم مۆزوعە کردووە مفتی عامی مەملەکە و رئیس هیئەی کیباری عولەما کە شێخ عەبدولعەزیز ئال الشێخ زۆر بەتوندی ڕەدی ئەم مەسەلەیە ئەکاتەوە ولا فتوايكي زور صريح يا علي مضاعفة المخالفات المرورية لا يصح وما يقومون به من عمل مثل مضاعفة المخالفات المرورية هو ربا منهي عنه. أما فتوى عبد العزيز آل الشيخ كرئيس هيئة كبار علماء مفتي عامي مملكيش دعاء أفرمي إن حق المرور يثبت في المخالفة المعروفة فقط واتە مرور تەنها بۆی هەیە غەرامی مخالەفەکە خۆی بکە
وإذا تأخر المخالف عن الدفع لظروف ما وأضيفت عليه بعد شهر مثلها فهذا لا يجوز. ئەڵێ ئەگەر غەرامە بکرێت دوای مانگێ لە دوای ئەوی کابرا پارەکە نادا ئەمە شەرعی نییە و زۆرێک لە عولەمای سعودیەش تەئیدی ئەکەن. هەندێک لە عولەما وتویانە جائزە، هەندێک لە عولەما وەکو شێخ عەبدوڵە مطلق، عەبدولمحسین عوبەیکان ئەمانە وتویانە جائزە، بەڵام مفتی عامی مملەکە پێی حرام و تەنظیری ئەمان بۆ غەرامەکە جیاواز. ئەمان ناڵێن قەرزە، ئەمان ئەڵێن ئەمە عقوبەیەکی مالیە، غەرامەیەکی مالیە ناچێتە بابی قەرزەوە، عقوبەکە مضاعف ئەبێ نەک دەینەکە. لەم ڕوانگەیەوە ئەوان تویانە حەڵاڵە، بەڵام تەکیفە فقهی دقیقترەکەی ئەوەیە کە ئەمە ئەبێ بە قەرز لەسەر کابرا کە چووە بابی غەرامەوە، دوای قەرزەکە زیادی بچێتە سەر ئەچێتە بابی ڕیباوە. باش دینەوە سەر مۆزوعەکانی خۆمان. عفو ملاحظەیەکی تر هەیە، هەندێک برای تر گلەی ئەوە ئەکەن کە من گوایە جوابی تەلەفۆن نادەمەوە یا لە فەیسبوک پرسیارەکانیان درەنگ وەڵامە درێتەوە، دڵنیا بن لەوەی کە من هەر بە ڕێزێک هەر نامەیەک هەر پەیوەندیەکی تەلەفۆنی بەپی توانە وەڵامی ئەدەمەوە، بەڵام ئینسانیش توانای دیاری کراوە و سنووردارە، بۆیە جاری وایە تا 5 ڕۆژ پێم ناکرێت فەیسبوکی خۆم بکەمەوە یا سەیری بکەم. حتا هەندێک برادر کە ئەوان ئیشرافی پەیجەکە ئەکەن ئەوانیش بۆ خۆیان لەوانەیە سەرقاڵەیەکی وایەن هەبێ کە نەتوانن، بەڵام ئێمە بەپی توانە هەر پرسیارێک هەبێ کەم تازوو درەنگ تازوو جوابی ئەدەینەوە بە دڵنیایەوە ئینشاءالله و تەلەفۆنەکانیش بەپی توانە وەڵام ئەدەینەوە و لێریش هەر بە ڕێزێک پرسیارێکی هەبێ ڕوونکردنەوەیەکی هەبێت تێبینی سەرنجێکی هەبێ لە خزمەتیان کە لێرە تەرحیکە. باش دین ئەو سەر بابەتەکەی خۆمان دەرسی ڕابردوو لە مۆزوعی کۆمپیالە تا بووین قسەمان لەسەر حەسمی کۆمپیالە کرد. وتمان فکری کۆمپیالە بریتیە لە سەنەدێکی قەرض، بەوەی کاتێک من قەرزێک ئەدەم بە جەنابەت سەنەدێکم ئەدەیتێ بەم سەنەدە ئەوترێ کۆمپیالە کە دکتۆر خالید بڕی دەفتەرێک دۆلاری لای منە، ئەم دەفتەرە دۆلارە دوای 6 مانگ پێی ئەدەم. ئەمە فکری کۆمپیالەیە. وتمان ئەم کۆمپیالەیە ئەوەی کە ئیشکالە لە بازاڕە حەسمەکرێ تەظهیرەکرێ، ئەم کۆمپیالەیە خەڵک ئەیفرۆشێتەوە. بۆ نمونە کابرا 6 مانگ چاوەڕێ ناکات تا وەختی سەرفکردنی کۆمپیالەکە بێ، ئەچێ لە بازار ئەیفرۆشێتەوە بە نرخێکی با بڵین کەمتر ئەیفرۆشێتەوە لەو نرخە. دوای 6 مانگ ئەم 100 وەرەقە وەرئەگرێتەوە، ئەو لە بازارە ئەیفرۆشێ بە مەبلەغێک کەمتر بە بەسەوەی پارەکەی دەستکەی. وتمان ئەم سەرفە حرامە بۆ چونکە ئەمە ئەبێ بە فرۆشتنی پارە، ئەم سەنەدە قەرضیە حوکمی پاری هەیە کە ئەیفرۆشی بە پارەیەک سەنەدی کۆمپیالەکە 6 مانگیکە مستحق الئەداء، واتە 6 مانگیکە تۆ ئەتوانی بڕۆی وەریگریتەوە لە کابرای قەرزدار. ئێستا تۆ فروشتوتە بە پارەیە کە ئەو پارەیە حاضر نییە، کەواتە حتا بۆ نمونە ئەگەر کۆمپیالەکە بە دینار کرابێ بە دۆلار بفرۆشێتەوە، ڕاستە لێرە ڕیبای فەضڵ دروست ناکە، بەڵام ڕیبای نەسیئە دروست ئەکا، چونکە پاری کۆمپیالەکە ئێستا وجودی نییە لە ئەرزی واقعە، وەک ئەو چەکانە وایە کە ڕەسیدی نییە لە بانقا، کەواتە لەم ڕۆوە حرام. باش ئەگەر بدرێ بە کەسێکی تر وەکو حەواڵەیەکی قەرض پێی بدرێ، بۆ نمونە من ئەم سەنەدی کۆمپیالەیە کە هەمە بای دەفتەرێک دۆلارە، من قەرزەکەم لای کەسێکی دیاری کراوە، پارەکە ئەدەم بە تۆ، کۆمپیالەکە ئەدەم بە تۆ، ئەڵێم تۆ 100 وەرەقەکە بدەرەوە بە من، تۆ دوایی بڕۆ دوای 6 مانگ لەوی وەرگرەوە. ئەم حەواڵەیەکی شەرعیە، بەڵام چۆن ئەبێ بە نەفسی ئەو مەبلەغی لە کۆمپیالەکەیان تۆمار کراوە حەواڵەکە بکرێ. حەواڵەی قەرز وایە، واتە من ئەگەر قەرزەکەم لای جەنابت پێ و تۆ ئێستا قەرزەکە نیتە بمەیتەوە و من وتمە 6 مانگیکە لێت وەرەگرمەوە، برادێکی خۆم هەیە ئەڵێم کاکە من دەفتەرێک دۆلارم لای فلان کەسە، ئەو ئێستا نیەتی بمداتی و من 6 مانگیکە داوای لێ ئەەکەمەوە، ئەگەر تۆ دەفتەرەکەم بیتێ تۆ دوای 6 مانگەکە لەوی وەرگرەوە. ئەمە ئیشکالێکی شەرعیتیان نییە، بەڵام ئەمە ئەبێ وەکو حەوالە وابێ، واتە نابێ کۆمپیالەکە بە نرخی کەمتر بفرۆشتێ لە کاتێکە فکرەی خەسم یا حەسمی کۆمپیالە لە مؤسساتی مالیە لەسەر فکرەی دابەزاندنی نرخەکەی ئەکرێ. حلێکی تری ئەوەیە ئەم کۆمپیالانە بدرێتەوە بەو کەسەی کە قەرزارەکەیە بیفرۆشینەوە بەخۆی، سەنەدێکی یاوینەتێ وەکو کۆمپیالە کە ئەو دەفتەرێک دۆلار قەرزارە 100 وەرەقە قەرزارە، ئەڵین کاکەجان خێر دەگا 95 وەرەقەمان بەرێ 5 وەرەقی گردنێ ئازابێ، بەس من تا 6 مانگیکە ناتوانم چاوەڕێکم تۆ پارەکەم بۆ بژێڕیتەوە. ئەمەش دروستەوە کووتمان بەیع الدەین لمن عەلەیه الدەین، ئەمە کارێکی شەرعیە. یا ئەکرێ ئەم کۆمپیالانە بفرۆشتێن بە شتومەک، بە پارە نا، چونکە مادەم خۆی سەنەدێکی مالیە ئەگەر بفرۆشتێ بە پارە ئەبێ پارەکەی تر حزوری هەبێ، ئەکرێ بفرۆشتێ بە شتومەک. بۆ نمونە سەنەدی کۆمپیالەکەی من بای دەفتەرێکە ئەچم لە بازارە گەرمی پێ ئەکڕم، ئەچم لە بازارە جوێی پێ ئەکڕم، ئەچم لە بازارە تاقبێ قەنەفەی پێ ئەکڕم، ئەچم لە بازارە سیارەیەکی پێ ئەکڕم بەکەمتر لەو نرخەی خۆی. مادەم ئێستا پارەکە ئەدرێ بە شت شتومەک بە پارەی تر نادرێ، ناگۆڕدرێتەوە بە پارە،
ئەمەش دیسانەوە معاملەیەکی شەرعیە و ئەکرێ بم شێوازانە تەعامل بە کۆمپیالات بکرێت لە غەیری ئەوە حەسبی کۆمپیالات بە پارە بە هیچ شێوازێک شەرعی نییە و حرامە. باش دین لەسەر مۆضوعێکی تر بەڕێزان کە مەسەلەی حەوالی تیجاری و سەفتەجەیە. حەوالی تیجاری و سەفتەجە مەفهومە شەرعیەکەی ئەوە بوو کە ئێستا عەرزم کردن پارەیەک لای کەسێک کە قەرزارە ئەچین لە کەسێکی تر پارەکە وەرەگرینەوە ئەو دوایە ئەچێ لە قەرزارەکەی ئێمە وەرەگرێ هیچ مشکلی تیانی ئەمە وەکو حەوالی شەرعی. بەڵام فکری حەوالاتی مەصرفی ئێستا گۆڕاوە لە بازارە بڕۆ بازاری دۆلارەکە بەس ناوی حەواڵەیە زۆربەی عملیاتی حەوالە ئەمڕۆ سەرفە کە مادەم سەرفە ئەو کاتە ئینشاءالله قسە لەسەر ئەم بابەتە هەڵەگرین بۆ ئەو کاتەی کە قسە لەسەر گۆڕینەوەی پارە ئەکەین و حکمی گۆڕینەوەی پارە و درا و ئاڵتون و زی و ئەمانە دوای لەویا باسی لەسەرەکەین. بابەتی ئەخیرمان لەسەر ئەم مۆزوعە بابەتی ئەوراقی مالیە. لە ئەوراقی مالیە ئێمە دوو جۆر ئەوراقی مالیمان هەیە ئەوەی لە بنووک یا حکوومەت تەعاملی پێەکان. السەنەداتمان هەیە سەنەداتی مالیمان هەیە ها زۆر جار ئەگەر بیست بێتان یا بینی بێتان مەسەلەن خەزانی حکوومەی ئەمریکی ئەڵێ خەزانی حکوومەی ئەمریکی کۆمەڵێک سەنەداتی خستە بازاڕەوە. فکرەی سەنەداتی مالی چییە؟ یا ئەسهومی خستۆتە بازاڕەوە. سەنەداتی مالی بریتیە لەوەی من کۆمپانیایەکەم پێویستم بە سیولەیە پێویستم بە پارەیە کەس پارەم ناداتێ مەعاملەی پێوە بکەم من ئەچم سەنەدی مالی تەرحەکەم سەنەدی مالی وەرەقەیەکە ئەی خەمە بازاڕەوە ئەم وەرەقەیە لێم نووسیوە بۆ نمونە هەر کەس هەڵگری ئەم وەرەقەیە بێ خاوەنی ئەم وەرەقەیە بێ لە بەرامبەریا بانکەکەی من یا کۆمپانیاکەی من مەبلەغی $1 دەفتەر پێ ئەدا بەم سەنەدە من مەبلەغی سەنەدەکە کە ئەی خەمە بازاڕەوە بە چەند ئەیفرۆشم بەو خەڵکانی سەنەدەکەم لێ ئەکڕن بە 90 وەرەقە واتە ئەیفرۆشم بە $9,000 لە کاتێکا ئەو کەسەی سەنەدەکە ئەکڕێ چەند وەرەگرێتەوە دوایی $10,000 وەرەگرێتەوە کەواتە ئەمە وەرگرتنی قەرضە بە فائیدە سەنەدەکە کە من ئەیفرۆشم ئەمە وەرگرتنی قەرضە بە فائیدە کابرا دوای 6 مانگ دێنێتەوە سەنەدەکە لە کاکتۆر ئەمە سەنەدەکەیە کۆمپانیاکەی من ئەو 90 وەرەقی داومەتێ من ئێستا $10,000 بۆ کابرا ئەگەڕمەوە ئەمە شێوازێک لە شێوازەکانی سەنەدی مالی شێوازێکی تری هەیە بە نەفسی فەمبلەغ سەنەدەکە ئەفرۆشتێت بۆ نمونە سەنەدە مالیەکە بای $10,000 ئەو $10,000 داوە بە من بەڵام من ئەرباحی دەوری ئەدەمێ ئەڵێم هەموو مانگێک لە 102 مەبلەغەکە بە فائیدە ئەدەمێ یا هەموو 6 مانگێک لە 106 مەبلەغەکەت بە فائیدە ئەدەمێ کەواتە ئەو دەفتەرێک دۆلاری داوە بە من دەفتەرێک $1 وەرەگرێتەوە کە سەنەدەکەی بۆ ئەگەڕمەوە لە ماوەی 6 مانگەکەیە بەڵام لە 6 مانگەکەیە ئەو نیسبەیەک فائیدەی وەرگرتووە لە بەدەلی قەرزەکە وەکو فەوائیدی دەوری کەواتە سەنەدات بەم دوو شێوەیە حکوومەت ئەیداوەم غەرەزش ئەیدا یا حکوومەت ئەیدا بۆ نمونە حکوومەت مؤسساتی بەرەو ئیفلاس ڕوا دێ سەنەداتی مالی ئەخاتە بازاڕەوە بۆ عیجزی میزانیە ئەو عیجزی کە لە میزانیە یا دروست ئەبێ یا تەمویلی مەشاریعی خۆی بە سەنەداتی قەرضی ئەیکا کەواتە فکری سەنەداتی مالی بریتیە ئەلەمە کە کۆمپانیایەک بیکە یا دەوڵەمەندێک بیکە یا حکوومەتێک بیکە کۆمەڵێک سەنەداتی مالی ئەخرێتە بازاڕەوە ئەم سەنەدە مالی کە ئەخرێتە بازاڕەوە بەم دوو شێوازە تەعاملی لەگەڵا ئەکرێ سەبارەت بە مودەی سەنەدەکان سەنەداتی مالی بەپێی حکوومات خۆیان دەریەکەن مەسەلەن ئەکرێن 90 ڕۆژ بێ ئەکرێ سەنەداتی قەسیرەت الئەجەلمان هەیە تا 5 ساڵ سەنەداتی طەویلەت الئەجەلمان هەیە تا 15 ساڵ ئەکرێ سەنەدە مالیەکان بڕۆن وتەسەورکەن هەندێک سەنەدات هەیە تا 100 ساڵ ئەکرێ شەریکەی سەنتافی ئەمریکی ئەم شەریکەی لە ساڵی 1895 کۆمەڵێک سەنەداتی مالی خستۆتە بازاڕەوە تا ساڵی 1995 سەنەدەکان مستحق الئەدا بوون واتە 100 ساڵ ئەم سەنەدانە فەوائیدی ڕیبەویان چۆتە سەر ئەوجا مشکلی ئەم سەنەدانە ئەوەیە ئەمە لە ئەساسا خۆیان ڕیبەبین خەڵکیش ئەچێ بە ڕیبا تەعامولیان پێوە ئەکا چۆن بۆ نمونە من سەنەدێکی شەریکەی سەنتافیم کڕیوە لە ساڵی 1895 من 100 ساڵ چاوەڕێ ناکەم ئەم سەنەدە مالیە لای من بێ من ئەچم سەنەدەکە ئەفرۆشمەوە بە خەڵکی تر ئەم سەنەدە مالیە لە مقابلی قەرضایە وەکو فرۆشتنی دوو پارەوایە یەکێک لە بەدەلەکان حضوری نییە کەواتە ڕیبای نەسیعی تێ ئەکەوێ و لە هەمان کاتا ڕیبای فەضلیشی تێ ئەکەوێ بۆ چونکە هیچ کات سەنەدەکان بە نرخی مدەوەنتیایە لەو بۆ نرخی کە پێی دەرچووە سەنەدەکان پارە ناکاتەوە لەبەرەوە عولەما ئەفەرمون مطلقاً تەعامل بەم جۆرە سەنەداتانە حرامە إلا اللهم وەکو عەرزم کردن وەکو کۆمپیالەکان ئەگەر ئەم سەنەدە مالیانە شتیان پێ بەکردرێ لەو حاڵەتەیە لەوە ئەچێ جێگەی بێتەوە ئەگینا شەرعی نیە یا مەگەر سەنەدەکان بفرۆشتێنەوە بەو کۆمپانیایانی خۆیان بەڵام ئەمە لە حاڵەتێکە ئەمە دروستە
ئەگەر هات و بیدایەتی سەنەدەکە بە فائیدە دەرنەچوو بێ، ئەگەر بە فائیدە دەرچوو بێ ئەو کاتە هەر بیدایەتی عەقدەکە ڕیبەوی بووە، هەر شەرتە ڕیبەویەکە بۆ خۆی عەقدەکەی فاسد کردووە کەواتە متارەکە بکرێ فەسخ بکرێ، وەکو عولەما وتیان يجب أن يكون التراد من الجانبين، هەردوو لایەنەکە لە عەقدە ڕیبەویەکە بێنە دەرەوە ئەو پارەکەی خۆی وەرگێتەوە ئەو سەنەدەکەی سەحب کاتەوە. بەڵام عادەتەن لە دنیای معاملاتی ڕیبەویە ئەمە ڕوونادا. هەر کاتێکیش زۆربەی شەریکات ئێستا بۆ نمونە ئەو بانکانەی لە ئەوروپا ئیعلانی ئیفلاسی خۆیان کرد. بۆچی بنووک ئیعلانی ئیفلاسەکە؟ چونکە کاتێک ئەم سەنەدانە وەقتی ئەدایان دێ بنووک پارەی نییە بیدا ئیعلانی ئیفلاسی خۆی ئەکا، ئیشاری ئیفلاسی خۆی ئەکا. لەبەر ئەم سەنەدانە کە وەقتی هاتنیان بۆ نمونە سەنەدەکان تا ساڵێ خراونێتە بازاڕەوە تا 5 ساڵ، دوای 5 ساڵەکە خاوەن سەنەدەکان دێن داوای پارەکانیانەکەنەوە لە بانک پارەی نەبێ، ئەو کاتە مەجبورە ئیشاری ئیفلاسی خۆیەکە لە زۆر کاتە، لەبەر ئیعلانی ئیفلاس لەو ڕۆوە دروستە بێ. بابەتێکی ترمان هەیە لە ئەوراقی مالیە پێی ئەوتێ بەیع الأسهم. ئەمە معاملەیەکی اعتیادیە شەرعیە. بەیعی ئەسهم یعنی چی؟ واتە فرۆشتنی پشک. ئێمە مؤسسەیەکی مالیمان هەیە، بانکێکمان هەیە، معمەلێکمان هەیە، کۆمپانیایەکی هاوردەکردنمان هەیە. ئەم کۆمپانیایە قیمەی ڕئسمالەکەی 100 سەهمە، وا ئیفتیرازەکەین 100 پشکە. من کە پشکێک ئەکڕم ئەم کۆمپانیایە کە پشکەکانی خۆی ئەخاتە بازاڕەوە، من کە ئەچم پشکێک ئەکڕم یا دوو پشک ئەکڕم بە پارەیەک، من پارەم نەکڕیوە لێرە، وەکو ئەمە معاملەی سەنەدات نییە. من جزئێکم کڕیوە لە ماڵێک لە عەرەضێک، جزئێکم کڕیوە لە کۆمپانیایە، کەواتە من پارەم نەکڕیوە بە پارە، من بەشێکی ئەم کۆمپانیایم کڕیوەتەوە، بەشێکی ئەم معمەلەم کڕیوەتەوە، بەشێکی ئەم سیارەیەم کڕیوەتەوە. ئەمە بەیعی ئەسهومە. لەم ڕۆ بەیعی ئەسهوم کێشەی تیانە، لەم ڕۆ بەیعی ئەسهوم کێشەی تیانە. دوای ئەم سەهمانە ئەشکرێ کڕین و فرۆشتنی تریان پێوە بکرێ. بۆ نمونە من 10 سەهم هەیە لە ئوتێلێکە، ئەم 10 سەهمە با بڵین بای 50 وەرەقەیە، ئەم 50 وەرەقەیە من ئەچم ئەیفرۆشم لە بازاڕە بە 60 وەرەقە، من پارەم بە پارە نەفرۆشتەوە، من پشکم هەیە لەو ئوتێلە، پشکەکانی خۆم لە ئوتێلە فرۆشتۆتەوە. کەواتە ئەمە معاملەیەکی شەرعیە، تەعاملکردن بە ئەسهوم مەگەرشتی ئەم لاولای تێبکەوێ. ئەگینا تەعاملکردن بە ئەسهومەوە جیاوازە لە سەنەدات. خاڵە جیاوازەکانی نێوان ئەسهوم و سەنەدات چییە؟ یعنی پشککڕین لەگەڵ سەنەداتە فەرقیان چییە؟ یەکەم سەنەد قەرضە، ئەو کەسێک کە سەنەدەکەی کڕیوە لە بانک قەرزی داوە بە بانک، بەڵام سەهم کڕین و فرۆشتنە، بەیع و معاملەیە، کەواتە ئەوەیان ئەگەر فائیدە بێنێت لەگەڵ خۆی ئەچێتە ژێر قاعیدەی كل قەرض جەڕ نەفعا فهو ڕیبا. بەڵام سەهم ئەگەر فائیدە بێنێ وەک هەر معاملەیەکی شەرعیتر ئەکرێ ئێمە سەهم بفرۆشین بە فائیدە. خاڵی دووەم ئەو کەسانی کە سەنەداتی مالی ئەکڕێن نابن بە خاوەنی پشک لە کۆمپانیا یا لە بانکەکانە. بۆ نمونە تۆ حەزەکەی بڕۆ 1 ملیۆن دۆلار سەنەداتی مالی بکڕە لە بازاڕە، لەو کۆمپانیایی کە تۆ سەنەدە مالیەکانی کڕیوە تۆ هیچ مافێکت لەو کۆمپانیایە نییە، بەس کە تۆ ئەسهوم ئەکڕی سەهم ئەکڕی تۆ ئەبی بە شەریک لەو کۆمپانیایە، واتە تۆ بۆت هەیە بەشداری دانیشتنەکانی جەمعی عمومی کۆمپانیاکە بکەیت. بەڵام ئەوانی کە سەنەداتیان کڕیوە بۆیان نییە دانیشتن بکەن، چکەوانە خاوەنی هیچ نین لە کۆمپانیاکەیە، ئەوانە قەرزیان لای کۆمپانیاکانە، نەک خاوەن بەشدار بن، هاوبەش بن لە ڕئسمالی کۆمپانیاکانە. خاڵێکی تر ئەو کەسانی کە سەهمیان هەیە قازانج و زەرەریان ئەکەوێتە سەر تەبیعەتی داهاتی پرۆژەکە. یعنی بۆ نمونە ئێمە سەهمێکمان هەیە لەم ئوتێلەیە، ئەم ئوتێلە ئەم مانگە ئیشی نەکردووە، کە مادەم ئیشی نەکردووە ئێمە لەسەری مانگە لە بڕی سەهمەکانمان پارە وەرناگرین. بەڵام ئەو کەسانی کە سەنەداتیان کڕیوە ئەو شەریکە ئیفلاسیش کە ئەرباحی خۆیانەوێ، بۆیە حرامە سەنەداتەکان. سەنەداتەکان ئەرباحی مەقطوعن لە بەدەلی قەرضە، بەڵام ئەسهوم تۆ پشکت هەیە لەم کۆمپانی، لەوانەیە ئەم کۆمپانیایە زەرەرکە، کە زەرەرەکە قیمەی سەهمەکانی تۆش دێتە خوارەوە، واتە تۆ دائیمە لە تەعاملکردن بە ئەسهومە مستەفید نی. خاڵێکی تر ئەو کەسانی کە سەنەداتیان هەیە سەنەداتەکانیان لە دوای کۆتایی هاتنی ماوەی قەرزەکە وەرەگرنەوە، بەڵام خاوەنی سەهم وەری ناگرێتەوە مەگەر مەشروعەکە ئیعتیبار کرێ بۆی ئێمە ئەم مەشروعە مثلا بە مزایدەیەکی عەلەنی ئەیفرۆشین. ئەو کاتە یعنی تۆ کاتێکی دیاریکراو نییە بۆ وەرگرتنەوەی سەهمەکانی خۆت، وئینەما نیظامی شەریکە تەعاملی لەگەڵاکە. خاڵێکی تر کاتێک کە شەریکەیەک ئیفلاسی کرد، بۆ نمونە من و بەڕێزت لە شەریکەیەکە بەشدار بووین، تۆ سەنەدت کڕیوە من سەهمم هەیە، شەریکەکە ئیفلاسی کرد، تۆ کە خاوەنی سەنەدەکەی پارەکەی خۆت وەرئەگریتەوە، بڵام من کە خاوەنی سەهمەکەم کە شەریکەکە ئیفلاسی کردو پارەکانی من زەرەرەکە. بۆیە معاملات بە ئەسهوم جائزە، چونکە مخاطرەی زەرەر و قازانجی تایە. سەنەدات کە حرامە قەرضە و دائما مبنیە لەسەر ئەرباحێکی مەقطوع، لەبەرەوە تەعاملکردن بە سەنەدات شەرعی نییە،
بەڵام تەعاملکردن بە ئەسهم شەرعیە. ئەلێرا بەڕێزان هاتینە کۆتایی مۆزوعەکانی ڕیبای قەرض. هەموو ئەم بابەتانی کە من عەرزم کردن لە کۆن و نوێیە بابەتێکن گفتوگویان لەسەرەکە لەسەر بابەتی قەرض و لەسەر ئەو گومانانەی کە لەسەر قەرض دروست ئەبن و تەعاملاتی مەصرفی کردن بە قەرضەوە. ئێستا دێنە سەر کە ئێمە ئەو تەسەورە دروست بێ ئایا ئێمە هەموو ڕێگەکانمان لە خەڵک گرت باشە بەدیلی ئەم حرامانە چین بۆ خەڵک موسساتی مالی بنوک کۆمپانیاکان چی بکەن بۆ ئەوەی پارەکانن ئیستیثمارکەن و تووشی ڕیبا نەبن لە قەرزە و پارە نەدەن بە قەرز و تووشی ڕیبا نەبن. من حەزەکەم بەر لەوەی بچینە سەر بەدائیلەکان هەندێک ملاحەزاتی جزئی هەیە عەرزتان کەم. یەکەم ئەوەی کە ئێمە لەم حوت محاضرەی پێشوە و کە ئێسش لە محاضرەی هەشتەمان لە سیمیناری هەشتەمان باسمان کردووە ئەمانە جزئێک بوون لە معاملاتی مالی. ئێمە بەس باسی ڕیبای قەرضمان کردووە. باشە ئەگەر خەڵک ڕیبای قەرز وەرنەگرێ یعنی ئەوە معنای ئەوە ئەگەینی ئێمە هەموو دەرگاکانی حەڵالمان لەسەر خەڵک داخست بوو. وا تەسەور ئەکرێ لە کاتێکای مەقسەمان تەنها لەسەر ڕیبای قەرض کردووە. بەس ئێمە وردەکاریەکانی ئەم بابەتەمانشی کردەوە درێژکردنەوەی بابەتەکە معنای گشتگیر بوون و هەموو دەرگا داخستنەکان نییە. معنای ئەوە بوو کە ئەمانە کۆمەڵێک معاملاتن لە بابی ڕیبای قەرضا ئیشکال دروست ئەکەن. خاڵێکی تر ئێمە لێرە قسەی سیمینارەکانمان و هەر ناونیشانی سیمینارەکانمان قسەکردن لەسەر سوود لەسەر دیاردەی سوود خواردن واتە ڕیبا خواردن باش کە قسەکردن لەسەر ئەم دیاردەیە زۆرێک لەو معاملانی ئێمە باسیەکەین بە تاکید ئێمە باسی ڕیباکانەکەین باسی دیاردە ڕیبەویەکانەکەین کەواتە سەیر نییە ئەگەر ئێمە ئەوانی باسییانەکەین بڵێن حرامن. ئێمە شتە تەبیعیەکان باس ناکەین لێرە وەگەڵ وایە دکتۆرێک هەموو ئەو مراجعانەی کە ئەمڕۆ چوونەتە عەیادەکەی بە هەمویان دەڵێن نەخۆش. بەس ئەو معنای ئەوە نییە بڕیاری دکتۆرەکانی هەموو کۆمەڵگاکە نەخۆشە چونکە ئەوانەی کە ئەم لە نەخۆشخانەکەی خۆیان ئەیان بینێ هەمیان نەخۆشن بۆیە هاتوونەتە عەیادەکە. کەواتە ئەو بابەتانی بەردەست ئێمە کەوتون و ئێمە لێرە مناقەشەیان ئەەکەین و شیتاڵیان ئەەکەین و حکمی شەرعیان بۆ بەیانەکەین ئەو بابەتانن کە خۆیان ئیشکالی شەرعیان لەسرە. ئەمەش معنای ئەوە نییە کە هەموو معاملەتەکانی ناوشارمان ئێمە قەدەغە کردووە. ئێمە کۆمەڵێ معاملاتن ئیشکالی شەرعیان هەیە بۆیە لێرە باسییانەکەین بۆی خەڵک لیان بە ئاگا بێ. ئەمە معنای ئەوە نییە هەموو معاملەتەکانی تر حرام. خاڵێکی تر ئەم نیزامە ئەم سیستەمە ئابووری کە ئەمڕۆ هەیە ئەم سیستەمە بازرگانیە ئەم سیستەمە داراییە ئایا ئەم سیستەمە وەکو هەموو سیستەمەکانی تر وەکو سیستەمی کۆمەڵایەتی وەکو سیستەمەکانی تری سەربازی وەکو سیستەمە هەموو سیستەمەکانی تری ئەم کۆمەلگایە ئایا لەسەر ئەساسێکی شەرعی دامەزراون تا ئێمە بڵێن ڕێگا شەرعیەکانمان لە خەڵک بەرتەسک کردوێتەوە یا ئەمانە ئەساسن لەسەر سیستەمێکی سەردەمی نەفامی و لەسەر سیستەمێکی نەفعی ڕیبەوی ئەوروپی دامەزراون ئەم سیستەمە کە ئەمڕۆ بەرپاکرێ لە وڵاتی خۆمانە سیستەمی بازرگانی سیستەمی ئابووری ئەوە تاوەرە تەعاملی هەموو دائیرە ڕسمیەکان ئێمە قسەی لەسەرەکەین هەموو سیستەمەکان دوورن لە سیستەمی ئیسلامیەوە لە تەعاملکردن لەگەڵ مالە سیستەمێکی ئیسلامی نین. من باسی حکمی شەرعەکەم کەواتە ئەمانە ئەبێ جارێکی کە داڕشتنەوەیان بۆ بکرێت لەسەر ئەساسێکی شەرعی. من نایم تەنزیر بۆ کۆمەڵێک بنەما بکەم کە سیستەمێکی نەفامی ئابووری سەرمایەداری دایڕشتووە من بڵێم با ئێمە تەعاملێکی شەرعی لەگەڵ ئەم سیستەمە ئابووری سەرمایەداری یا بکەین. ئەوە بریتیە لە حرامکردنی حەڵاڵ و حەڵالکردنی حرام بۆ خەڵک کەمە سەلاحیەتی ئێمە نییە. لەبەرەوە قسەکردن لەسەر بەرتەسکردنەوەی ئەم بابەتانە قسەکردن لەسەر خودی سیستەمەکە کە کۆمەلگاکەی لەسەر داڕژراوە. بۆیە سیستەمی تەعاملکردنمان لە بازاری ئاڵتونە لە بازاری دراوە لە بازاری قەرزا لە تەعاملکردن لەگەڵ بنووکە لەگەڵ کۆمپانیاکانە هەموو ئەمە کۆمەڵێک مؤسساتی ڕیبەوی قەواعیدەکەی داڕشتوتەوە. ئێمە لێرە دێین لەسەر بنەما شەرعیەکان جارێکی کە داڕشتنەوەیان بۆ ئەەکەین ئەڵین ئەمانە ئەگەر خەڵکێک ئەگەر بازرگانێک ئەگەر کۆمپانیایەک کە کابرا مسلمان و حەز ناکا پاری حرام بخوا ئەگەر بیەوێ حرام نەخوا چی بکات؟ ئێمە قسەمان لەسەر خەڵکێک نییە کە حرام ئەخوا و پێی طبیعیە ئەو بۆ خۆی ئەڕوایشی خۆی ئەڕوا مشکلەی نییە. قسەی ئێمە بۆ خەڵکە مسلمانەکەی کە خۆی لە حەڵاڵ و حرامە پارێزێ. خاڵێکی تر کە ئێمە قسە لەسەر بابی مەسلحە ئەەکەین مەسلحەی فەقیر یا بەرژەوەندی خەڵک لە معاملەکانە. بەڕێزان ئێمە مەسادیری ئەدیلەی ئەحکام واتە ئەو سەرچاوانی کە حکمی شەرعی لێ وەرەگرین بەپێی ڕیزبەندی و گرنگیان بەم شێوازە پۆلێنەکرێن. یعنی ئێمە یەکەم سەرچاوە کە سەرچاوی سەرەکیە بۆ وەرگرتنی حکم بریتێ لە قورئان. لە قورئانە حکمێک نەبێ لە حەدیث وەرەگیرێ لە حەدیثە حکمێک نەبێ بە ئیجماع وەرەگیرێ لە ئیجماع نەبێ لە قیاسا وەرەگیرێ لە قیاسا نەبێ لە ئیستیحسان وەرەگیرێ لە ئیستیحسانە نەبێ لە ئیستصحاب وەرەگیرێ لە ئیستصحابە نەبێ لە مەصالحی مرسەلە وەرەگیرێ لە دوای ئەو لە عرف وەرەگیرێ لە شەرع من قبلنا وەرەگیرێ لە قولی سەحابی وەرەگیرێ. ئەمانە پێیان وتێ سەرچاوەکانی حکمی شەرعی
واتە بابی مەصالح واتە بەرژەوەندی خەڵک لە کەیا پەنای پێ ئەبرێ ئەگەر هیچ دلیلێکی قورئان حەدیث ئیجماع قیاس استحسان استصحاب نەبێ بۆ حرامکردنی ئەو مەسەلەیە ئێمە سەدەها حەدیثمان هەیە لەسەر حرامکردنی ڕیبای قەرض چۆن بابی مەصلحە ئەکرێ بە دلیل بۆ حەڵالکردنی لە کاتێکا مەصلحە لە سەرچاوەکانی حەوتەم و هەشتەما ئیشان پێ ئەکرێ ئێمە ئەڵێن قورئانە فەرمی ئەمە حرامە حەدیثە فەرمی حرامە ئیجماع فەرمی حرامە قیاس حرامە استحسانا حرامە استصحابا حرامە تۆڵی وەڵا بۆ مەصلحە حەڵاڵە کەواتە مەصلحە لە پێش قورئانی شەوەیە لەبەرەوە مەکارێکە مەفروضی ئێمە ئاگامان لی بێ کە بە خەڵگەڵین ئەمە بابی مەصالحە ئەبێ بزانین قسە لەسەر چیەکەین ئێمە وتومانە شەرع مەصالح ئەکا بە سێ بەشەوە مەصالحی معتەبەر ئەو مەصالحانن کە شەرع خۆی دانی پێداعنی و دیفاعی لێ ئەکاوە وەکو پارێزگاریکردن لە ضروریاتەکانی ژیان مەصالحێکمان هەیە پێی ئەوتێ المەصالح الملغات مەصالحی ملغات ئەو بەرژەوەندیانن کە شەرع ئیعترافی پێناکە وەکو بەرژەوەندی دز لەو پارەیە کە ئەیدزێ وەکو بەرژەوەندی کارەی زیناچی داوێن پیس لەو زینایی کە ئەیکا وەکو بەرژەوەندی قومارچی لەو پارەیە بە قومار قازانج ئەکاو ئەیباتەوە وەکو بەرژەوەندی کابرایەکی سوخۆر لەو سوەی کە وەری ئەگرێ ئەمانە پیان ئەوتێ المەصالح الملغا کەواتە شەرع هیچ ئیعتراف و دانپێدانانێک بۆ ئەم جۆرە مەصلحانە ناکە بە نەزەری ئیعتیباریشی وەرناگرێ بۆ یەکەیە قسە لەسەر مەصالح ئەکەین ئەبێ قسە لەسەر ئەوە بکەین ئایا ئەمانە بەشی سێمی مەصالح مەصالحی مرسلن ئەمانە مەصالحی مرسلن مەصالحی مرسل کامانن ئەو مەصالحانن کە بەڵگەیەکی شەرعی نەهاتووە بە ئیعتیباریان و بەڵگەیەکی شەرعیش نەهاتووە بە ئیلغائیان شەرع نە ئیلغای کردوێتەوە نە ئیعتیباری کردووە ئەو کاتە فوقەها ئیجتیهاد دەکەن لە تەشریعی ئەم مەصلحەیە بۆ خەڵک بەڵام ڕیبا بە سەدەها بەڵگە شەرع ئیلغای کردوێتەوە کەواتە ڕیبا مەصالح نییە ئێمە بڵێن ڕیبا مەصالح و تا لە بابی مەصلحە حەڵاڵیکەین بۆ خەڵک باش کەواتە ئەمە بە ملاحەزە وەرگرین کە ئێمە قسە لەسەر معاملەکانەکەین و بەدائیلەکانی ژەکەین ئەمە بە ملاحەزە وەرگرین یەکەم ڕێگە چارە بۆ ئەوەی کۆمپانیاکان بانکەکان سەرمایەدارەکان خۆیان لە ڕیبا قوتارکەن و تووشی ڕیبا نەبن ئەو کاتە با قەرزی حەسەنە نەدەن بە خەڵک یعنی واتە ئێمە ئەگەر خەڵک وتی لەبەرخوا قەرزم بەدەڵی نایدین ئێمە بە پارە کاتێک ئەدەین بە خەڵک کە سوودمان بۆ بگەڕێتەوە واتە پارەکەمان بگەڕێت باشەکەواتەوەتمان ناژبێ بە قەرزی ڕیبەبی بیدەین بە خەڵک حەل چییە؟ یەکەم بەدیلی مرابحەیە بەدیلی مرابحەیە مرابحە وفكري مرابحة خوي شيء مرابحة دو مفهومي كون وتازي هي مرابحة لكونا كفقهاء كاتي خوي باسي بيعي مرابحة كان على المرابحة شيء على المرابحة أويا من سياريكم كريوة تو دي سيقت فيما عليك دكتور من سيقي طواو بتوها هي أم سياري وبتشن كريوة خوا وكيل دورك خير ملي ورقنا كاتي خوي فقهاء مرابحيان بمعناه هنا وسيجوا المعامليان هبوا المرابحة والتولية والوضيعة مرابحة أو بوا كابرا لسر ما يوا قازانجێکی دیاریکراوی لێ وەرگرتووە توی سیارەکە بایی بۆ نمونە 6 وەرەقەیە بە 65 وەرەقە پێت ئەدەم مۆسادیقانە 6 وەرەقەی پێداوە 5 وەرەقەی خێر لێ وەرگرتووە ئەمە پێی وتاوە مرابحە لە کۆنا بەیعی تەولیە چی بووە تەولیە ئەوە بووە پێی وتووە بە 6 وەرەقە کڕیوە بەمایەکەی خۆی ئەدەمەوە درۆیشی لەگەڵانە کردو بەمایەکەی خۆی سیارەکەی پێ فرۆشتوێتەوە وەضیعە چی بووە لە مایەکەی خۆی کەمتر پێی فرۆشتووە بيعي وضيعة أو أبوه وتدي شص ورقم بيداوة ببنجاو بينش بوتو من خاطري تو أجرم يعني من شش مغلمو بيشكريو من الخكي برستر بوا والله بخوا وكيل شص ورقم بيداوة أوش عقدي مع رزقيو ببينج ورقة كم تربوتو أمس معاملة هب ولا كونا بيعي مرابحة أو أبوه ككابرا لسر ما يوا قازانجي ورقرتوا علماء أو مرابحة ينزور بي باش نبوه حرامية طبعا أو بمعلوماتي بريستان والله محنبل كان لبابي وراء إمامي أحمد فرميه ئەفەرمێ باشتر وایە لەسەر مایە نەیفرۆشێ بۆچی ئەفەرمێ چونکە لەوانەیە ئەم ئەو کاتەکە ئەو شتەی کڕیوە نرخی زیاتر بوو بێ لەوانەیە ئەم کە کڕیوێتی خۆی هەڵخەڵەتا بێ ئێستا ئەیفرۆشێتەوە بەو خێری لێ وەرەگرێ و ئەویش نەوعەنما هەڵەخەڵەتێ لەوانەیە ئەم ئەو کاتە ضرور بێ بە بەو شتە کڕیوێتی بەڵام ئەمەی تر کەلەمی ئەکرێ ئەو ضرورەتەی نییە والحاصل ئەڵێ ئینسان نفسیاً لەوانەیە ئەمە بابەتی شتی نفسی تێ بکەوێ شەرعاً لە بابی وەرع باشتر وایە ئینسان لەسەر مایەشت نەفرۆشێ باشتر وایە بە مساومە بیفرۆشێ کاکە بەچەند لێ مەکری سعری بازار بەچەندێکە هەر چەندێکم پێداوە و حەقی ئەوەی بدت نەبێ ئەمە مەفهومی کۆن بووە بۆ مرابحە مەفهومی تازە بۆ مرابحە چییە مرابحە ئێستا ئەوەیە جەنابەت کابرایەکی پێویستێ بە شتەیەک هەیە پێویستێ بۆ نمونە تۆ کابرایەکی جوتیاری پێویستێ بە تەراکتۆرە پێویستێ بە دەڕاستەیە پێویستێ بە تۆ پێویستێ بە هەر وەسیلەیەک هەیە کە پێویستە
دی ئەڵی قەرزم بەرێ نادەمێ بە قەرز ئەڵم کاکە پێویستێ بەچی ئەڵی وەڵاهی من ئەرزێکی زۆرم هەیە و دەڕاستەیەکم ئەوێ و ئەمێ دەڕاستەیە بکڕم ئەڵم باشە پاری دەڕاستەکەت هەیە پاری دەڕاستەکەت نییە دەڕاستەیەک لە بازاڕ بدۆزەرەوە بۆ خۆت تازە یاکۆن مشکلت نەبێ من ئەچم دەڕاستەکە ئەکڕم بە پارەی نەقت دوایی ئەیفرۆشمەوە بە تۆ بە قست تۆ لە بەرەوە پارەکەم بەرەوە ئەمە پێی ئەوتێ بەیعی مرابحە لە مەفهومی تازەیە ئەمە بەیعی مرابحەیە لە مەفهومی تازەیە ئێستا زۆربەی کۆمپانیاکان وا سیارە ئەدەن بە خەڵک کابرا کاتێک سیارەیەک ئەکڕێ ئەڕوا لەگەڵ کۆمپانیایەکە ڕێ ئەکەوێ بە کۆمپانیاکە ئەڵێ ئەو سیارەیەم ئەوێ کۆمپانیاکە دێ سیارەکەی بۆ ئەکرێ دوایی سیارەکە بە قست ئەیفرۆشێتەوە بم ئەمە فکرەکەیە وردەکاریەکانی ئەمە حرامی زۆر دەیەکەوێت من دێمە سەر تەفاسیل و مەرجەکانی بەس فکری مرابحە بریتیە لەمە اینجا ئەمە دەوڵەمەندێکی سەرمایەدار ئەتوانێ بیکە بانک ئەتوانێ بیکە دەوڵەت ئەتوانێ بیکە ئەم سێ کەسە هەرسێکیان لە بری ئەوەی پارە بە ڕیبا بدەن بە قەرز ئەتوانن بە مرابحە بیدەن بە خەڵک بۆ نمونە حکومەت لە بری ئەوەی سولفەی عقاریدا بە خەڵکی فەقیر بە حرام وای نەکردایە حکومەت شیشی بە خەڵک بفرۆشتایە حکومەت چیمەنتۆی بە خەڵک بفرۆشتایە حکومەت بلۆکی بە خەڵک بفرۆشتایە ئەو کاتە بە زیادیشی بفرۆشتایە ئەچوە بابی معاملەوە نە ئەچوە بابی ڕیبای قەرضەوە پاری نەدایە بە خەڵکو زیادیان لێ بسەنێتەوە یا غەرامی تاکیدی بخاتە سەر پارەکان ئەو کاتە ئەگەر ئەمەی لەگەڵ بکردایە ئەو کاتە کێشەی نە ئەمە یعنی ئەو پارانە ئاوای لێ هات بەڵام هەر ئەبێ لێریشە غەرامە تاخیرەکان لەسەر قستی پارەکان هەڵگرێ ئەو دلیل نییە بۆ ئەوەی کە ئەویان حەڵاڵە نە ئەبێ غەرامە تاخیرەکان هەڵگرێ حکومەت لەم کاتێشە بۆیە ئەمە فکرەی مرابحەیە فکری مرابحە بەڕێزان بە چەند مەرج دروستە واتە ئەمانی کە ئێمە عرضم کردین ئەگەر ئێمە بمانەوێ بچین بۆ کۆمپانیایەک ئەم کۆمپانیای سارەیەکمان بۆ بکڕێ بە چەند مەرج دروستە معاملەی ئەم کۆمپانیایە لەگەڵ ئێمە خاڵی یەکەم ئەبێ ئەو جیهەتەی کە بۆ ئێمەی ئەکرێ سیارەکە ئەمە شەرتێکی ئەساسیە هەر شەرتێک لەم شەرتانی تیانە بێ عەقدەکە ئەبێ بە ڕیبەوی حرامە بکرێ خاڵی یەکەم ئەبێ کۆمپانیاکە واتە بانقەکە بڕوە ئەو سیارەیە بە عەقدێک بە ناوی خۆیەوە بیکڕێ جارێ واتە جارێ هەنگاوی یەکەم کۆمپانیاکە ئەچێت تۆ هاتووی تو تەکاکە ئەو سیارەیەم بەدڵە لە فڵان پێشانگا یا لە فڵان نووسینگە بانک موظفێکی خۆی ئەنێرێ یان تەلەفۆن ئەکا خۆی بۆ ئەوێ ئەڵێ کاکە عەقدێک بە ناوی بانکەکەی ئێمەوە بکەن بە فرۆشتنی ئەو سیارەیە کەواتە هەنگاوی یەکەم ئەو سیارەیە بە عەقدێکی سەربەخۆ دێتە سەر ناوی بانک ئەمە معاملەی یەکەم ئەو جا دوای ئەوە لە عەقدێکی ترە لە دوای ئەوەی کە بانک کڕی بۆ خۆی ئەیفرۆشێتەوە بم کابرایی کە داوای کردووە سیارەکەی بۆ بکردرێ ئەگەر بانک ئەم دوو هەنگاوە نەکە ئەگەر بانک یەکسەر کابرا خۆی نرد وتی ناکاکە تۆ بڕۆ سیارەکە بکڕە لە مەعرەزەکە سیارەکە من پارەکەی ئەدەم بە کۆمپانیاکە ئەمە عینەن ڕیبایە بۆ چونکە تۆ وەک ئەوە وایە پارەی ئەو سیارەیەت بۆ ئەو پیاوەدا دوایی زیادت لێسەنەوە نەکڕی تۆ سیارەکە تۆ قەرزت بۆ ئەم پیاوەدا بە کۆمپانیاکە دوایی هاتی لە بەدەلی قەرزەکەیە کە کردێ بە قیست بۆی پاری زیادە خستە سەر ئەمە عینی ڕیبایە ئەمە عینی ڕیبایە و ئەمە لە ڕوویەکی ترەوە کارێکی ناشەرعیە لەو ڕوەی کە نەها رسول الله صلى الله عليه وسلم عن أن يبيع الإنسان ما ليس عنده ئینسان بۆی نییە شتێک بفرۆشێ هەتا نێتە سەڵ مولکی خۆی تۆ چۆن ئەم سیارێت بە کابرا فرۆشت پێشەوەی بیکڕی نیتە چۆنت فرۆشت کەواتە بێ بیکڕی یەکەم جار دوایی بە عەقدێکی تازە پێی بفرۆشی بۆ ئەوەی عەقدەکە شەرعی بێ کەواتە ئەمە شەرتی یەکەم هەر کۆمپانیایەک ئاوانەی کە معاملەکەی حرامە بێ ئەگەر سیارەکە هی کۆمپانیاکە خۆی بێت پێت بفرۆشێ ئەم شەرتەی نابێت بۆ نمونە ئێمە چینە کۆمپانیا یەک سیارەکانی خۆیەتی و خۆشی پێمانە فرۆشێ و بانکەکەشی خۆیەتی ئەلەم حاڵەتیان مشکلەی نییە پێویست ناکە بچێتە بابی دوو عەقدەوە چونکە ئێمە چین لە کۆمپانیاکە بە قیست وەک ئەوەی کەسێک من سیارێکم پێ لەم عەرزاهی خۆمە بە قیست ئەدەمێ ئەمە پێویست ناکات دوو معاملەی تێ بکەوێ بێ بە هیچی ناوێ تۆ سیارەکە بە قیست لەم نەکڕی بۆ مەبلەغێک زیاتر بەڵام ئەگەر هی پێشانگایەک بێ و بانک ببێ بە وەسیط بە تەرەفتایە ئەبێ ئەو دوو عەقدە دروست بێ خاڵێکی تر پێویستەکە تەوسیفی ئەم معاملەیە بەم شێوازە بکرێ ئەو کەسەی کە هاتووە بە منی وتوە سیارەکەم بۆ بکڕە سیفەی وعدەکەی ئەو لەگەڵ من وعدە بە شیڕاء ئەو پێی ئەوترێ لە شەرعا لە تەکیفە فقهیەکەیە الآمر بالشراء
واتە ئەو ئەمری بە من کردووە سیارەکەی بۆ بکڕم من کە سیارەکە ئەکڕم بە ناوی خۆمەوە دوایی ئەو ملزەم نییە سیارەکە لە من بکڕێتەوە یعنی من سیارەکەم کڕی باشە کە کڕیم بەکڕینی من ئەبێ بە مڵکی ئەو نە من کڕیمە ئێستا لە مڵکی منایە ئەم سیارەیە فەرەزنا لەو معرەزەیە گڕی گرت سیارەکە سووتە لە مڵکی من ڕۆی یا لە مڵکی ئەو کەسە ڕووی کەوتی بڕۆ بۆم بکڕە لە مڵکی من ڕۆی وەکو بانک سیارەکە گواستمەوە بۆ کۆمپانیاکەی خۆم لە گواستنەوەکەیە لەسەر سیاری شحنەکە کەوتە خوارەوە عدم بوو لە مڵکی کاممان عدم بوو کێ زەرەری کرد من وەکو بانک زەرەرم کرد ئەو هێشتا نەیکڕیوە تا ئەو زەرەرکە ئەو بە منی وتوە بیکڕە کەواتە ئەبێ من تحملی زەرەرەکانی ئەم سیارەیە بکەم ئەم شتە بکەم کە کڕیومە هەتا ئەو کاتەی بە عەقدێکی تازە ئەیفرۆشم بەو ئەژێتە سەر ناوی ئەو من خاوەنیم ئێستا هەموو زەرەرێکی حتا سیعرەکەی بێتە خوارەوە من خاوەنی من ناڵم بۆ تۆم کڕیوە ئەبێ بۆ پێن لێم بکڕیتەوە بە زیاد بۆ وعدەی کە داوتە من ناتوانم ئەم شەرتەی لەگەڵا بکەم بەوەی بەو وعدە لێم بکرێتەوە و زەرەرەکە ئەو بیدا لەبەرەوەی ئاگامان ئەلەم خاڵە بێ و ئەم خاڵە خاڵێکی جەوهەریە کەواتە ئەوەی من و ئەم هەمانە من و ئەو کوڕی کە داوای کردو ئەو کەسی کە داوای کردو لە منی بکرێتەوە ئەو وعدی بە من داوە لێم بکڕێ بەس نەیکڕیوە ئەگەر بیکڕێ ئەو کاتە ئەزان مشکلی چیمان تووشە بێ مشکلەی علەما کا فەرموون پێغەمبەری خوا فەرمیەتی نەها رسول الله صلى الله عليه وسلم عن بيعتين في بيعة پێغەمبەری خوا نەهی کردووە دوو عەقد لە یەک معاملەیە بکرێ چۆن یعنی تۆ کە هاتووی بە منێ وتووە سیارەکەم بۆ بکڕا منیش کە چووم لە کۆمپانیاکەم کڕیوە کڕینی من بۆ سیارەکە هەردوو معاملەکەیە یعنی کە ئەنەما یەکسەر بەکڕینی من لە کۆمپانیاکە تۆش لە منی کڕیوەتەوە ئەمە یەک عەقدە بەڵام بوو بە دوو عەقد ئەمە شەرعی نییە بۆیە پێغەمبەری خوا فەرمێ نەها عن بيعتين في بيعة کاتە تۆ بۆ منەڵی بیکڕە من هێشتا سیارەکەم نییە ئەوەی تۆ لەگەڵ من کردوتە وعدە ئەمە عەقد نییە نابێ سیفەی عەقدیەتی پێ بدرێ کە من ئەچم ئەیکڕم لە کۆمپانیاکە ئەمە عەقدە دوای هاتە لای من سیارەکە دوای من بە عەقدێکی کە فرۆشتمەوە بە تۆ ئەمە یەک مشکلەی نییە بەس کە تۆ بە منێ وت بیکڕە ئەگەر ئەمە عەقد بێ لە بینی من و تۆیە ئەوە نەها عن بيعتين في بيعة ئەو نەهی پێغەمبەر صلی الله عليه وسلم دروست ئەبێ کەواتە یەکسەر کڕینی من و تۆ بۆ بەکڕینی من لە بانک ئەوە شتێکی مەزمون نییە و شەرعەن کارێکی حرامە خاڵێکی تر نابێت تەرەفی سێم ئەگەر وتمان بۆ نمونە من کە تەرەفی سێمم من تەرەفی سێم بم بەم شێوازە نەبێ بکەومە بینی معاملەکەەوە وەکو عەرزم کردم من بەس پارەکە بدەم وەکو زۆربەی کۆمپانیاکانی فرۆشتنی سیارە ئێستا ئەمە ئەکەن ئەو نێرێ بۆ بانکێک پارەکە بۆ تۆ ئەدا دوایی پارەکە ئەچێتە دیمەی بانک بە قیست لەسەر تۆ زیادە ئەدەیتەوە بە بانکەکە ئەمانە عقودی ڕیبەوین نابێت تەرەفی سێم بەو شێوەیە بێت تەرەفی سێم ئەگەر تەداخولکە ئەبێ بە عەقدێکی سەر بەخۆ بیکڕێ بچێتە سەر ناوی خۆی دوای بیفرۆشێتەوە بە تۆ بەو شێوازە حەڵاڵە بێ خاڵێکی کە ضرورە بەوەی کە ئەو پارەیەی کە بانک کە صیفەتەکەی منم با بڵێن ئەی خەمە سەر پارەکە نابێت لە سیعرە ئەسڵیەکەی جا بکرێتەوە لە کاتێکا من ئاگادارم زۆرێک لە بانکە ئیسلامیەکانیش ئەمە ئەکەن کە ئەمە فتوای مەجامیعی فقهی لەسەرەکە حرامە چۆن من سیارەکەم کڕیوە بە کاش لە کۆمپانیاکە بە 80 وەرەقە بە 8,000 دۆلار ئێستا ئیفرۆشمەوە بە تۆ بە عەقدێکی تازە بە چەند پێت نافرۆشم بە 90,000 دۆلار یا پێت نافرۆشم بە 8,000 دۆلار یا بە 9,000 دۆلار پێت ئەفرۆشم بە نەفسی مەبلەغەکەی خۆی بەڵام نیسبەی ڕبح دیاریەکەم لەسەر دەسمایەکە ئەڵێم ئەگەر بۆ ماوەی 6 مانگ قیستەکانم بیتەوە لە 110 لێ ئەسەنم ئەگەر بۆ ماوەی ساڵێک بێ لە 115 لێ ئەسەنم بۆ ماوەی ساڵ و نیوێک ئەمە عینی ڕیبایە بۆ چونکە فەسڵی زیادەکە لە ڕەئسمالەکە بکرێ نفسی ڕەئسمانی لێ وەرگریتەوە بەڵام قیستەکان ئەو زیادەی کە تۆ لە مقابلی قیستەکانە ئەیقیتە سەری فەسڵیکەی لە ڕەئسمالەکە بێ بە ڕیبا لەما فەرموون نابێ فەسڵ بکرێ چونکە کە فەسڵ کرا ئەبێ بە نیسبەیەکی فائیدە لەسەر قیستەکان عینە ڕیباکەی لێ دێتەوە بۆیە مەجامیعی فقهی ئەڵێن بانک کە سیارەکەی کڕی بە کاش دوای سیارەکە ئەفرۆشێتەوە بەو کەسی کە داوای کردووە نابێ پێی بڵێ بەونە لێم بکری نیسبەی فائیدەی ئەو نەیە بەونە بیکری نیسبەی فائیدەی ئەو نێ پێی ئەڵێ من سیارەکەت پێ ئەفرۆشم بە چەند ئەتەوێتەوە سیارەکە بە قیستی چەند ئەتوێ بە قیستی ساڵێک بە قیستی ساڵێک من سیارەکەم کڕیوە بە 80 وەرەقە ئەیفرۆشم بە دەفتەرێک بە 100 وەرەقە بەبێ جیاکردنەوەی زیادەکە لە ڕەئسمالەکە جیای کاتەوە بێ بە ڕیبا
لە کاتێکە هەندێک لە بانکە ئیسلامیەکان ئەماکەن ئەمڕۆکە ئەمە حرامە مەفروض ئیعادە نەزەر بەم معاملەیە بکرێتەوە چونکە مەجامیع متفقن لەسەرەوەی کە حرامە. خاڵێکی تر هیچ کۆمپانیایەک لە بەیعی مرابەحەیە نابێ غەراماتی تەخیری لەسەر پارەکە دانێ، نابێ غەراماتی تەخیری دانێ، واتە نابێ بڵێ ئەگەر تۆ لە دانەوەی قیستەکان تەخیرکەی من غەرامی ئەەکەم، غەرامی کە ئەبێ بە ڕیبا ئەبێ فەوائیدی تەخیری، کەواتە بێ لەو خاڵیشە کۆمپانیەکان ئاگادار بن. خاڵێکی تر ئێمە وتمان ئەو معاملەیەی کە من لەگەڵ مشترێکە کردومەوەکو بانک کەوتێتی سیارەکەم بۆ بکڕە وتومانە ئەو ملزەم نییە بە شیڕاء، یعنی ئەو عەقدی نییە لەگەڵ من، وعدی هەیە لەگەڵ من. ئەنجا ئەلێرا عولەما خلافێکیان هەیە، ئایا ئەوەی ئەو بە منی گوتووە ئەو وعدە وعدێکی ملزەمە قەضاء ودیانەتن واتە شەرعن وقەضاء، من بۆم هەیە شکاتی لێ بکەم بڵێم سیارەکە ئەو پێی وتووە بیکڕە ئێستا سیارەکەم کڕیوە وەری ناگرێ لێم، ئایا قەضاءن بۆم هەیە شکاتی لێ بکەم وە شەرعن گوناهبارە بێ لێم نەکڕێ؟ عولەما ئەفەرمون شەرعن گوناهبارە بێ لێت نەکڕێ، ئەو کەسی کە پێی وتوم بیکڕە شەرعن گوناهبارە نەیکڕێ، بەس قەضاءن ئیجبار ناکرێ لەسەر کڕین بۆ لەبەرەوەی ئەو حرامە دروست نەبێ کەوتمان نەبێ بە بەیعەتانی فی بەیعە. ئەی باشە من وەکو بانک حەلم چییە؟ کابرا سیارەکەی پێکڕین ئێستا ئاڵێ نامەوێ، عولەما ئەفەرمون حەلی ئەوەیە یا ئەوە تا وەری بگرێ یا ئەوە تا ئەم سیارێ لە بازاڕە چەند زەرەر کا لە ئەستۆی ئەوە، یعنی ئەو کە پێی وتۆم بیکڕە سیارەکە نەک ئەو زەرەرە غێر متەوەقعانی کە ڕوویدا بۆ نمونە لەسەر شەحن سیارەکە وەرگەڕا یا سوتاس ئەوانە نا، سیارەکە سعری شکاوە ئەو پەنگی بە مندا، ئەو توێتی بیکڕە سیارەکە چون سیارەکەم کڕیوە ئێستا کە سیارەکەم هێناوە لێم وەرناگرێ، کە لێم وەرناگرێ تۆ سیارە هەر لە معرز دەریکەی ئیتر بە کیلۆمەتر سفر نەما ئەو پارەیە ناکاتەوە زەرەرەکە، من زەرەرەکە ئەو پێیدا من نەمەکڕی ئەگەر ئەو نەیوتایە، کەواتە چەند زەرەرەکە من بۆم هەیە بەقەدەر زەرەرەکە. وەکو لە مەسەلەی غەراماتی تەخیریە وتمان غەراماتی تەخیری حرامە، وتمان بەڵام تەعویض بۆ غەنیەکی مماطل دروستە، ئەمە شوای لێدێ ئەم کەسە کە وعدەکەی بە من داوە بیکڕێ کە ئێستا نایکڕێ لە من ئەمە غەنیەکی مماطلە، کەسێکە زەرێکی لە من داوە من بۆم هەیە تەعویضی زەرەرەکەمی لێ وەرگرمەوە، کەواتە ئەو علاقەی کە من هەمە لەگەڵ ئەو کەسەی کە ئامیر بە شیڕاءە ئەو ملزەم نییە قەضاءن بە وعدەکەی، بەڵام من هەر زەرێکم لێ بکەوێ لە دەرەنجامی ئەو وعدەی ئەو معاملەی ئەو من بۆم هەیە قەرەبووی وەرگرمەوە و بۆم هەیە تەعویضی زەرەرەکە لەو وەرگرمەوە. بەم شێوەیە پێم وایە کاتی بەرنامەکە هاتە پایان، ئەگەر هەر بە ڕێزێک پرسیارێک سەرنجێک تێبینیەکی هەیە من لە خزمەتانە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. دەست خۆش بێ کاک دکتۆر، وەک شێوە اقتراحێک بۆ ئەوەی کە ئەو مەخاتیرانەی دێتە بەردەمی بانک بۆ ئەوەی نەبێت ئەگەر بڵێن ئەو پیاوەی کە مشتریەیەت داوا ئەکات سارەیەکی بۆ بکڕێ بانک ئەگەر نوێنەرێکی خۆی لەگەڵ بنێرێ بۆ معرەزەکە سارەکە لەوێ بکڕێت، هەر لەوەنەی لە ناو معرزەکە جوڵاندی نابێ بە مڵکی کە بەیعەکەی کرد بە مڵقیمە، هەر لەوێ بێ ئەوەی بیهێنێتە دەرەوە بەیعەکە لەگەڵ ئەو کەسەی کە هاتووە تەڵەبەکەی کردووە کە بۆی بکڕێ یەکسەر پێی بفرۆشێ، ئیتر سبێنێ لەسەر بڵێن مەسەلا حەماڵ کەوتە خوارەوە نرخ دابەزی کێشەیەکی تر دروست بوو، ئەمانە هەمووی ناکەوێتە سەر ئەستۆی خۆی، ئەگەر چووە مڵکی ئەو بڵێ ئەگەر وای لێ بکە ئیترە و مخاتەرە نامێنێ ڕاستەش ئەو کاتە ئەوە وایە. ئەمە ڕێگەی دووهەم قەرز بەنسبەت ئەو مەسەلەی غەرامە شتە قەرز تەڵەبی تیان نییە، ینی من کەمەوێ قەرز بکەم تەڵەبێک تەقدیمەکەم داوایەگەکەم بۆ خەڵک بێ، بەڵام ئەویان کە من داومە بڵێن مەسەلە لە ترافیکلایی تێک من هیچ تەڵەبێکم هین نەکردووە تەقدیم نەکردووە بۆ تەوسیفەکرێ بە قەرز لەسەرم. بەڵێ وجه نەزارەکەی چییە؟ دەست خۆش سەبارەت ئەو دوو تێبینەی جەنای مامۆسا ڕاستە فەرمێ بەوەی کە بانک ئەتوانێت مۆزەفێکی خۆی لەگەڵ ئەم کەسی کە داوای سیارەکە ئەکا بینێرێ لە کۆمپانیاکە لەوێ بەس لەوێش ئەوێ هەمان عملیە دووبارە بێتەوە، ئەبێ ئەو کۆمپانیایە عەقدەکە بکا بە ناوی بانکەوە بێتە سەر ناوی بانک، دوایی لەویە بانک، بەڵام ئەمە بۆ بانک قورسە چونکە ئیکتیتابی بانک و چونکە ئەو سەنەداتانی کە بانکێتی پێویستە ئەوە کەسە لە بانک ناوی تۆمار بکرێ و پارە و کۆمەڵێک مەسایل هەیە لێی وەربگیرێ
ئەمانە بۆ بانک تۆزێک زەحمەتە ئەوە بکە و زۆر جاریش نایکن یا گوێی پێنادا نایکە یا کۆمپانیاکان نایکن ئەوی مامۆسای فەرمی ئەگەر بکرێ کێشەینی ئەگەر هەر لەویا بگونجێ یەکسەر بانک بە عەقدێکی تازە بیکاتەوە بە ناوی ئەو کەسەی کە کڕیوێتی ئەمە ئیشکال دروست ناکە بەڵام زۆر کات ئەمە ڕوونادا و ناکرێ ئەوەی کە مامۆسا فەرمی بۆچی ئەگەر کەسێک لە ترافیک لایک بدا ئەمە ئەچێتە بابی قەرضەوە و قەرز داواکراو نییە جناوی مامۆسا کە من لە ترافگەکە ئەدەم پارەکە ئەچێتە سەر ئەستۆی من ئەمە نەچۆتە بابی قەرزەوە دوایی ئێستا ئەو پارەیە هاتە ئەستۆی من ئێستا حکوومەت ئەم پارەی کە لای منە چی حکومەتە لای من چۆن تەوسیفی بکەین حکومەت پارەیەکی لای من ئەم پارەیە قەرزەی حکومەت لای من غەرامەیە بەس غەرامەکە قەرزە لای من ئەبێ بیدەمەوە بە حکوومەت کە نەمدایەوە لە مودەی دیاری کراوە حکومەت چی لێ ئەکا حکومەت غەرامەکە مضاعف ئەکا وەکو دائیرەی مرور وەکو دائیرەی زەریبە وەکو ئەم دائیرانە ئەمانە حرامن ئەم مضاعفکردنە چونکە تەکیفی قەرز وەرەگرێ خۆیمە لە حساباتی جاریشە ئاوتمان کەسێک کە پاری جاریدا ئەنێ جا چه جاری مدین بێ وەکو حساباتی تۆفیر و سەحب المەکشوف وتمان چه ئەمە بێ چه حساباتی تر بێ خۆ کاتێک کابرا ئەچێ پارەکەی لە بانکدا ئەنێ بۆت بە حساباتی تۆفیری و پارە وەرەگرێ خۆ بانک داوای نەکردو ئەی بۆ سیفەی قەرز وەرەگرێ کەواتە مەرج نییە ئەگەر ئیلا کەسەکە داوای کا بۆ ئەوەی سیفەی قەرز وەربگرێ نە ئەوە شەرتێکی شەکلیە مەزمونەن ئەگەر ئەو شەرتەش نەبێ هەرە بێ بە قەرز بۆی حکومەت کە غەرامە ئەکا ئەچێتە بابی دەینەوە قەرزە لە لای من قەرزە حکومەت پارەیەکی لە لای منە کە نایدەم غەرامەی ئەکا ئەچێتە بابی ڕیوای قەرزەوە بەڵێ بەڵێ ئێتە قەرزێکە و فائیدە سەحبەکە کاک حاجی فەرموو بسم الله بەشکی دەستخۆشی یەکەم کاکتۆریان بۆ بەرنامەکەت پرسیارێکمە لەسەر فرۆشتن بە قەرز و بە نەقد ئەگە من کاڵایەکم هەیە بۆ نابایی هەشتا وەرەقەیە لەسەری نووسم بە نەقد هەشتا وەرەقە بە قیستی ساڵێک 90 وەرەقە بە قیستی 2 ساڵ دەفتەرێک ئایا ئیشکالێکی تیا هەیە؟ دەستخۆش بە حاجی وتمان ئەگەر نیسبەی فائیدەکە لە ڕەئسمالەکە جا نەکرێتەوە بڵی لە سەتا ئەو نا و ئەگەر ئەو نەبێت لە سەتا ئەو نە ئەمە ئیشکالێکی تیا نییە بەس نیسبەی فائیدە لە ڕەئسمال جا بکرێتەوە ئیشکالی تایە ڕێژەی سوودەکە جا بکرێتەوە لە دەستمایەکە تۆڵی من سیارەکە بایی 80 وەرەقەیە هەر ئەگەر بە ساڵێک بدەمێ لە سادەی خێرەخەمە سەر بە 2 ساڵ بدەمێ لە سابیسی خێرەخەمە سەر ئەمە مشکلەیە یعنی ئەگەر ڕێژەی فائیدەکە جا کرایەوە لە دەستمایەکە ئەمەیکا بە حرام بەڵام ئەگەر یەک گوژمە پاری پێ ئەڵی تۆڵی سیارەکە ئەگەر بۆ ماوەی ساڵێک پێت بفرۆشم بە 80 وەرەقە پێ دەفرۆشم بۆ ماوەی 2 ساڵ پێت بفرۆشم بە دەفتەرێک پێتە فرۆشم ئیتر من هیچ نسبەیەکی فائیدەم جا نەکردێتەوە لە ڕەسمال و ئەبێ ئەم عەمەلیەش قەتعی پێ بکرێ مەفتوح نەمێنێتەوە کابراڵێک کاکە من بە قستی 2 ساڵە بێ بە قستی 2 ساڵەتەوەی ئاوە بەڵام نسبەی فائیدە فەسڵ نەکرێت لە ڕەسمال ولەما قسەیان لەسەر ئەمە هەیە کە حرامە بکرێ باشە بەڕێزان ئەگەر خوای گەورە تەمەن با ئینشاءالله لە زنجیرەکانی داهاتوە قسە لەسەر بەدائیلەکانی تر ئەەکەین وەکو عەرزم کردن بەیعی مڕابەحە یەکەم بەدیلە لەو بەدیلانەی کە کۆمپانیاکان خاوەن دەسمایەکان دەوڵەت ئەتوانێت خۆی لە حرام پێ بپارێزێ و ئەتوانێت هاوکاری خەڵکی هەژاریش بکە و سوودێکیش بۆ ئەم دروست ئەبێ و سوودێکیش بۆ هەژارەکان دروست ئەبێ تا بەیەگەیشتنەوەی تر بەخوای گەورەتان ئەسپێرم أقول قولي هذا واستغفر الله لي ولكم سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين